جەژنە پیرۆز بێ لە توش پیرۆز بێ لە سەرجەم مسلمانان پیرۆز ڕەمەزانت چۆن تێپەڕان ماشەڵڵا دیارە خانمێکی خاوەنکاری قورس نەبوو کارکردن بەیەکەوە و ڕەمەزان و بەرێوەڵە زۆرش قڕس بووی شیماڵێ و شیولێنان و لێرەش هەتا سەعادیە کودوو لەسەر پێیان بووین ئیشمان کردی و کە پرمان گرتیە و بەس ڕەمەزانێکی جیاواز بوو لەگە ڕەمەزانەکاندی زۆر خۆش بوو ئاوەدان بوو بازار خەڵکەکی زۆر ڕووی تێکرد بەخێر بەسەر چاو خۆش بێ زۆر سپاس ساعت چەنە هاتیتە ئێرە لە ساعت چەنەوە ئێرە لە چەکردەوە پێش فتارەوە دەهاتی هەتا سەعادیە کودوو لێرەی خەڵکان بۆ فتار هەبوو ئێمە پێڵین ناوساجی ئەوە پێڵەن ناوسێریوانە خەڵکان هەبوو بۆ بەربانگەوە بخۆن بەخوای کەم زیاتر شیویان داوا دەکرد بیدایت ئەمن هەر خواردنم دەینە بریان و دۆڵمەم دەینە دوایە کردمەوە فکری وەم لە بۆ هات ڕەمەزانە ئەها داکودا پیرانمان زۆر ئەو چتانیان دەکرد وتما با شتێکی ئەوە زیندی بکەینەوە داهاتن داوایان دەکرد هەتا پاشی و لێرە ماستماندا دەنەچایە و کوڕەکەشم بە سیارە و چتی بەشداری کردی و لەشتان ساخ بێخوا بۆ یەکتان بێڵە ئیشەڵڵا باسی وت کرد دا پیرانمان و نەنگمان ئەوانە پێشتر بۆ جژنان زۆر کولی چەوشتیانە کرد لە ماڵەوە جا تۆ کردوتە ئێستا پێڕانە گەیشتیمە ناوەڵە هیچ پێڕانە گەیشتمە ماڵش پاکەمەوە هەرەوەی کە لێرە کارەکەیت ئەوە شانازیە ناچتەکی زۆر غەریبە ینی هەیە هاتێ دەرێ 10 ساڵ دەبی ئەمن ئەو ناوسێ لێم نەخواردیە نەمدیتێ هەیە ئەو هەلە دیان ڕادۆستی دەمەک دەرێەوە چییە ئەو بەچ دروست کرایە گەنجەکانمانەوە زیاتر لە نۆتێلاخۆرەکەمانەوە بەس زۆر دەخۆن زۆر ڕان لێە زۆر دێنەوە دوێ داوا دەکەنەوە ڕاستەکەی لەگەڵ سۆشیال میدیا بینێت چۆنە ئەبێ خۆ براندینێ بکەی بۆ ئیشەکانی خۆدوانێوەڵە باشی چی زۆر بەکارهێنی سناپ بەکارێن هەیە دەشە ساخ بەیاخوا دەکەم خانمێکی دەستڕەنگین و خاوەن پیشە خواردنی دروست دەکەم پێشتری شەوات و کۆسمەتی کوچتم دەفرۆش بە ئۆنلاین ینی هەموو ویشێک کاریشە بیلی ناترسین ینی خۆمان دەدەین جێگەی شانازی اینجا پێم بڵێ 964 لای کردووە بەڵێ کردوتە بەڵێ باشە من ژۆک و جەژنانەی خۆم لە بەرەوەی خانمێکی خاوەنکاری ئەوەی من پرسیار وەڵامە بەرنامەکەم بەڵام لە بەرەوەی شەوی جەژن و خاتونێکی ئەوەندە دەزڕەنگینی هیچ پرسیار وەڵامێ ناکەین یەکسەر خەڵاتی خۆم پێشکەشیتەوە دەستەکانە خۆش زۆر سپاس دەستپاس بەجارێکی زۆر بەخێر بێ سەر چاو